سەرۆکی تورکیا سەردانی عێراق دەکات و لەگەڵ گەورە کاربەدەستانی ئەو وڵاتەدا بێجگە لە دۆسەی ئابووری جەختێکی زۆریش لە دۆسەی ئاسایشی سەر سنووری وڵاتەکەی دەکاتەوە. دادگاییکردنی داناڵد ترامپ لە مەنهاتن بە فەرمی دەست پێ دەکات و دەستەی سوێندخۆرانیش لەم دادگاییکردنەدا گوێبیستی دادپارێزان و پارێزەرەکان و گەواهدەرانیشن. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. زۆر پێدەچێت لە هەڵبژاردنەکەی سەرۆکایەتی ئەم ساڵدا لە هەندێک ستانە سەرەکیەکاندا کە هێشتا بە تەواوەتی خۆیان یەکلا نەکردوێتەوە دەنگەکانی هەردوو کاندیدی پێشەنگی دیموکرات و کۆماری زۆر لێک نزیک بن. جا داناڵد ترامپ هەتا خۆی دوور بخاتەوە لە دووبارە بوونەوەی ئەزموونەکەی ساڵی 2020 هەر بۆیە وەبەرهێنان لە دەنگی گەنجەکاندا دەکات و هیوای وەهایە لە ناو گەنجەکاندا پشتیوانی لە سەرۆک بایدن کەم بکاتەوە. دەکرێت بگوترێت جۆ بایدن لە ساڵی 2020دا زۆربەی هەرە زۆری دەنگی گەنجەکانی بەدەستهێنا، بەڵام لەم ساڵدا ئەگەر ئەو دەنگانەی پێشووی نەبێتەوە ئەوە هیواکانی کەمتر دەبنەوە بۆ سەرکەوتن لە مانگی 11ی داهاتوودا. کۆماریەکان وهایان داناوە ئەگەر دەنگی گەنجەکان ببن ئەوەیانی دەتوانن سەرکەوتن بەدەست بێنن لە ستانی ویسکانسن کە یەکێکە لەو سەرجەم حەوت ستانەی دانراون و دەبنە مایی یەکلاکردنەوەی ئەنجامی هەڵبژاردننی سەرۆکایەتی. لە ڕاوەرگرتنە گشتیەکانی 2020دا جۆ بایدن بە ڕێژەی لە سەدا 24 لە پێش داناڵد ترامپەوە بوو، بەڵام بە پێی ڕاوەرگرتنێکی نوێی ئەم ساڵی ئاژانسی دەنگ و باسی ڕۆیتەرز بایدن تەنها بە ڕێژەی لە سەدا 3 لە پێش ترامپەوەیە لەناو ئەو گەنجانەی تەمەنیان 18 بۆ 29 ساڵە و ڕایان وەرگیراوە، وەلێ نزیکەی لە سەدا 29 ئەوانەی ڕایان وەرگیراوە لەگەڵ هیچ یەکێک لە کاندیدەکاندا نین و هەبوونی کاندیدێکی تریان پێباشە یانیش وتویانە هێشتا نازانن دەنگ بە کامێکیان دەدەن. هێزە سەربازیەکانی ئەمریکا و فلیپین دەستیان کردووە بە گەورەترین مانۆڕی لەشکری لە چەندان ساڵدا وەک نیشاندانێکی هێز و توانایی هاوپەیمانە لەشکریەکان لە نزیک دەریای باشووری چین. ئەم مانۆڕە گەورە لەشکریە نیگەرانی لای وڵاتی چین دروست کردووە. بە پێی سەرچاوە لەشکریەکان ئەم مەشق و ڕاهێنانە جەنگیە هەتا ڕۆژی 10 مانگی 5 داهاتوو دەخایەنێت بە بەشداری زیاتر لە 16,000 سەربازی ئەمریکایی و فلیپینی و بێ لەو ژمارەیەش زیاتر لە 250 سەربازی فەڕەنسایی و ئوستوریالیایی بەشداری دەکەن. سەرچاوە لەشکریەکان لەو مانۆڕەوە دەڵێن مەشق و ڕاهێنانە جەنگیەکان بە ئاڕاستی هیچ وڵاتێکدا نییە و هەندێک لەو سیناریۆیانەی دانراون لە دەریای باشووری چیندا بەجێ دەگەیەنرێن. ئەم دەریایە مشتومڕێکی زۆری لەسرە لە نێوان چین و فلیپیندا و لە ساڵی پاریشەوە بەردەوام پشێوی و ئاڵۆزی لە ڕەوشەکەیاندا هەیە. گەورە سەرکردە لەشکریەکانی فلیپین دەڵێن ئامانجی سەرەکی ئەم مەشق و ڕاهێنانە جەنگیە بریتیە لە بەرگری هەرێمی لەگەڵ بەرزبوونەوەی ئاستی مشتومڕەکانی نێوان فلیپین و چین. سەرۆک بایدن و بەڕێوەبەرایەتیەکەشی بەردەوام ئاگاهیان داوە بەوەی ئەگەر هێرش بکرێتە سەر فلیپین ئەوە ئەمریکا وابەستەی بەرگریکردن دەبێ لەگەڵ دێرینترین هاوپەیمانی ئەمریکا لە ئاسیادا.
ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا پاش 13 ساڵ لە سەردانەکەی پێشووی سەردانێکی چەند کاتژمێری دەکات بۆ بەغدا و لەوێ ژمارەیە یاداژنامەی لێکتێگەیشتن و ڕێککەوتنیش لەگەڵ حکوومەتی عێراقدا مۆر دەکات و ڕێککەوتون لەسەر دابەشکردنی ئاو کە یەکێکە لە بابەتە گرنگەکانیان. Ziyaretimin ve az önce imzalanan لەو بڕوایەدا سەردانەکەم و ئەو ڕێککەوتنانەی واژوومان کردوون دەبنە خاڵی وەرچەرخان لە پەیوەندیەکانی نێوان تورکیا و عێراقدا. وقعنا اتفاقا إطاريا للتعاون بشأن المياه. کڵێشەی ڕێکەوتنێکیشمان واژوو کردووە لەسەر هاوکاریکردن لە بواری ئاودا کە بریتە لە جێبەجێکردنی پرۆژەی هاوبەش لە پەیوەندی بە بەڕێوەبردننی ئاوی هەردوو ڕووباری دیژلە و فرات، پرۆژەی پەرەپێدانی تریش و هەروەها ئاڵگۆڕی ئەزمونونەکان لە بواری نۆژەندکردنەوەی سیستمی ئاودێری و تەکنیکی نوێی ئاودێری. ڕێککەوتنەکان هەرچەندێک بووبن و هەرچۆنێکیش کرابن نابنەمایی وەکشی کەرەوە دەڵێن شاردنەوەی خواستەکانی تورکیا لە عێراقدا و دەژڵێن بابەتی هاوبەش بۆ تورکیا لە هەموو پەیوەندیەکیدا لەگەڵ عێراقدا دۆسەی ئاسایشی بەشێکی جێگیرێتی. کرۆکی بابەتەکە پەرەپێدانی ڕێگەیەکە هەتا بەسڕە ببەستێتەوە بە سنووری تورکیاوە کە دەبێتە سەرچاوی بە ملیار دۆلاری داهات. تا ئێستان پرۆژێ پێدەچێت بکرێت، بەڵام پێویستی بە سەخامگیری و ئاسایش هەیە لە عێراقدا. جا بە شێوەیەک لە شێوەکان تورکیا دەیەوێت بەرەنگاربوونەوەی پەکەکە بکاتە بەشێک لەو پرۆژەیە. تورکیا دەیەوێت استراتیژیەتێکی هەمەلایەنە پەیڕەو بکات، پێگەی خۆی لە بوارەکانی ئابووری و کۆمەڵاتیدا هەبێت و هەروەهاش لە بواری ئاسایشیدا هاوکات هەوڵی فراوانکردنی توانایەکانی هێزە ئاسایشەکانیشی دەدات. جا بەمەیان لەوانەیە عێراق باشتر پارێزراو بێت و لەوانەیە تورکیاش هەست بە ئاسایشێکی زیاتر کات. هەرگیز نکوڵی ناکرێتەوەی عێراقی ئەمڕۆ لە ژێر هەژمونێکی بەهێزی کۆماری ئیسلامی ئێراندایە. هەر بۆیەشە وەک پسپۆر ئاماژەی پێ دەکەن دەشێ و سەردانەی ئەردۆغان کرانەوەی دەواازەیەک بێ بۆ کەمکردنەوەی ئەو هەژمونەی جەمسەری شیعەگەرا لە عێراقدا. لە ناو عێراقدا ژمارەیەکی زۆری کۆمەڵە خەڵک هەن خۆشحاڵ نین بە ئەزمموی ئێران لە وڵاتەکەیاندا و تورکیا بە هاوسەنگکردن دادنێن. تورکیاش پێیخۆشە ئەو هاوسەنجیە بکات وەک هەموو وڵاتێکی تری ناوچەکە. جا هەموو کەس لە عێراق و سووریا و لوبنان و یەمان خۆشحاڵ نین بە هەژمۆنی ئێران. بەغدا و ئەنکەرە وەها لەو سەردانەی سەرۆکی تورکیا دەڕوانن کە دەبێتەوە وەرچەرخانە ڕاستەقینەکەی پەیوەندی نێوان هەردوو وڵات. بەڵام هەریج نەبێت تا ئێستا باسییانەوە نەکردووە ئایا دەکرێت بە قۆناغێکی نوێی پەیوەندیەکانیاندا بنرێ بە تایبەتیش کە پێدەچێت هێشتاش هەندێک ناتەبایی مابێتەوە لە نێوانیاندا و ناشزانرێ. ئایا ئەو یاداشتانەی پێی دەگوترێت لێک تێگەیشتن چ جۆرە ئەنجامێکیان دەبێت یان نابێت. دکتۆر نزار حەیدەر سەرۆکی نێوەندی ڕاگەیاندنی عێراقی لە ئەمریکا میوانی ئەم هەفتەیی چاوی واشنتنە. دکتۆر نزار یەکێکە لە سیاسیە دێرینەکانی عێراق و لە کۆتایی ساڵانی هەفتەکانی سەدەی ڕابردوودا یەکێک بۆ لە چالاکوانە ناودارە سیاسیەکانی دژ بە ڕژێمەکەی سەدام حوسێن کاری کردووە. لەسەر جموجۆڵە سیاسیەکانیشی بەبێ ئامادەبوونی خۆی سزای مەرجی بەسەردا دەسەپێنرێت. دکتۆر نزار سەرەتا زۆر سپاس و پێزانین بۆ ئامادەبوونت. دەست بەجێ دەچمە پرسیاری یەکەمم. سەرۆکی تورکیا دەڵێ ئەو سەردانەی ڕۆژی دووشەمە کردی بۆ بەغدا دەبێتە مایی وەرچەرخان لە پەیوەندیەکانی هەردوو وڵاتدا. عێراقیەکانیش بە گەشتبینیەکی زۆرەوە سەیری ئەو سەردانەیان دەکرد. جا پرسیارەکە بەڕاستی لای من لەوەدایە ئایا ئەو وەرچەرخانەی باسەکرێ بە مانای قۆناغێکی نوێی پەیوەندیەکانی نێوان بەغدا و ئەنکەرەیەیان نا؟ نعم، أولا شكرا جزيلا أستاذ بلين، شكرا على الاستضافة وتحية طيبة لك وللمشاهدين الكرام. يعني أنت تعرف أستاذ بلين عادة سەرەتا زۆر سپاس بڵێن، سپاس بۆ میوانداریەکەت و سڵاو و خۆشەویستیش بۆ هەموو بینەران. وەک دەزانین بارێکی باوە، هەموو سەردانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە مێژوویی ناودێر دەکرێن و هەمووشیان بە خاڵی وەرچەرخان دادەنرێن.
بەڵام بۆ ئەمەیان پێویستە چاوەڕوانی ئەنجامە ڕاستەقینە و بەرجەستەکان بین تا بتوانین ئەو هەڵسەنگاندنانە بکەین تا بزانین ئایا سەردانەکەی ئەردوغان وەرچەرخانێکی دروست کردیان وەک هەر سەردانێکی تری ئەردوغان بووە لە ساڵی 2023ەوە. ئەلبەت باش دەزانین نێوانی عێراق و تورکیا لە ئاستی جۆرە و جۆردا پەیوەندی زۆر هەن و لە هەمان کاتیشدا بەداخەوە لەگەڵ ئەم هەموو پەیوەندیانەشدا بەڵام هێشتاش بەگشتی پەیوەندیەکان بە هەڵکشان و داکشاندا دێن و دەچن و لە ڕەوشێکی دڵڕاوکێدا بووە و هەندێک جاریش بە گرژی سیاسی و میدیایی و دیپلۆماتیدا تێپەڕیوە. هیوادارین ئەو سەردانی سەرۆک ئەردوغان ببێتە مایی وەرچەرخان لە پەیوەندیەکاندا، بەڵام ئەمە پێویستی بە کەمێک چاوەڕوانیە تا بەرئەنجامە بەرجەستەکان ببینین، نەک ئەوەی بە قسە دەگوترێت. بۆ نمونە بینیمان شاندەکانی هەردوو وڵات 26 یاداشتنامەی لێ تێگەیشتنیان واژوو کردووە لە بواری جیاوازدا، تەنانەت لەسەر ئاستی وەقفی سوننا، لەسەر ئاستی پەروەردە و زانست و پیشەسازی و خۆراک و چەندانی تریش. بەڵام ئایا ئەو یاداشتانە دەگۆڕدرێن بۆ ڕێکەوتن و دواتر هەردوو وڵات پەسەندی بکەن و بکرێت بە بەرنامەی کار؟ ئەمە ئەوەیە کە پێویستە چاوەڕوان بین تا بزانین چی دەکرێت و چۆن دەکرێن. لنعرف الحقيقة والواقع على الأرض. بەمانایش کە دکتۆر نزار تۆ وەکو پێم بڵێ ئەمە هەمووی کەوتۆتە سەر ئەوەی چەندێک لەو یاداشتی لێک تێگەیشتانە جێبەجێ دەکرێن، وەکو ئاماژۆ پێکرد کە دەبنە ڕێکەوتن، بە تەنانەت ئەگەر بژبن بە ڕێکەوتن، بەڵام جێبەجێکردنیان ئایا کارێکی ئاسانە یاخود هەر شتێکە دانراوە و چەندان ساڵی تریشی پێدەوێ هەتا جێبەجێ دەکرێن؟ نعم، يعني هو هنا مربط الفرس أستاذ بلين، يعني بەڵێن ئەمە جڵەوی بابەتەکەیە، نەک هەر یاداشتەکان، بەڵکو و ڕێکەوتنەکانیش و دەیان و سەدان ڕێکەوتن هەن لە نێوان عێراق و زۆرێک لە وڵاتانی جیهاندا. بەڵام بە مەخابنێکی زۆرەوە هیچ شوێنەوارێکیانمان نەبینیوە لە سەرزەوی. دوو دۆسیە هەن لە پەیوەندیەکانی تورکیا و عێراقدا کە زۆر گرنگن و ئەوانیش دۆسیەی ئاو و دۆسیەی سەروەریە. جا ئایا ئەو سەردانە کۆتایی دەهێنێت بە پێشێلکاریەکانی تورکیا لەسەر سەروەری عێراق؟ ئەمە پرسیارێکی گرنگە. جا ئەگەر کۆتایی هێنرا بە دەست درێژەکان و ئەنکارە هێزە سەربازیەکانی خۆی کشاندەوە کە بەپێی دواترین راپۆرتی لەبەردەستمدایە 9000 ئەفسەر و سەرباز و کارمەندی هەواڵگیری هەیە لە عێراقدا، ئایا تورکیا ئەو 9000 کەسە دەکشێنێتەوە؟ هەر ئەم راپۆرتەی بەردەمم باز لە بوونی 13 بنکەی سەرەکی سەربازی تورکیا دەکات لەسەر خاکی عێراق. ئایا دوای ئەو سەردانە ئەنکەرا ئەو بنکانە هەڵدەوەشێنێتەوە و کۆتایی بۆ و بوونە لەشکری خۆی بهێنێت لە عێراقدا؟ ئەمە بابەتە گرنگەکەیە. ئایا ئەو سەردانە هێرشە بەرفراوانەکانی ئەنکەرە ڕادەگرێت کەوەها چاوەڕوان دەکرێت لە چەند هەفتە یان لە چەند مانگی داهاتوودا بیکات و وەک هەندێکیش باسی دەکەن کە دەشێت ئەو هێرشە پارێزگای سلێمانیش بگرێتەوە لەسەر ئەو بنچینەیەی تورکیا دەڵێت ڕێکخراوی پەکەکە گەیشتۆتە سلێمانی؟ پێویستە ئەویان لێ بپرسین ئایا ئەو سەردانی ئەردوغان ئەو هێرشە ڕادەگرێت؟ ئەمەیان لە ڕووی سەروەری و ئاسایشی و ئەو بابەتانەوە. لە پەیوەندی بە دۆسیی ناویشەوە ئایا ئەو سەردانە دەبێتە مای کۆتایی هێنان بە قەیران و بە کێشە بێشومارەکانی ئاو لە عێراقدا کە بۆتە مای وشکە ساڵی وێرانبوونی کشت و کاڵ و لەوەڕاندن و زۆر شتی تریش؟ جا ئایا ئەو سەردانە کۆتایی بۆ و هەموو بابەتانە دێنێت؟ بێگومان ناتوانین ئێستا وەڵامی ئەو پرسیارانە بدەینەوە، چونکە ئەوە چەند ڕۆژێکە سەردانەکە کۆتایی هاتۆ و پێویستە چەند هەفتەیەکیان چەند مانگێک چاوەڕوان بین تا بزانین وەک باست کرد ئایا ئەو یاداشتون ڕێکەوتنانە دەبنە کار یان نا. بێگومان ئەوەش پێویستی بە ئیرادە و خواستی سیاسی هەیە. بەڕاستیش ترسم هەیە لەوەی لە ئێستادا ئەو خواستە سیاسیە بوونیان ئامادەیی نەبێت، لەگەڵ ئەوەشدا کە سەردانەکە لەلایەن گرنگترین و گەورەترین کاربەدەستی تورکیاوە بووە، بەڵام ئێدی ئەوە سیاسەتە بەردەوام لە گۆڕاندایە. هیوادارم ئەو ئیرادە سیاسیە لە پشت ئەو سەردانەوە بێت و لە لای هەردوو وڵاتیش هەبێت. أتمنى أن يقف خلف هذه الزيارة إرادة سياسية حقيقية لدى الطرفين. دکتۆر نزار باز لەوە دەکەی ئەڵێ ئایا بنکەکانی تورکیا لە عێراق دەکشێنەوە یان ناکشێنەوە ئەو ئامادەیی کە هەیەی، بۆچی وا چاوەڕوان بکەین تورکیا دەکشێتەوە؟ هەر ئەم سەرۆکەی تورکیا چەندان سەردانی دورگەی قوبرسی کردووە
و تورکیا لە ساڵی 1970 سەدەی ڕابردووەوە هەر لە قوبروس ماوەتەوە بۆ من ئێستا چاوەڕێ بکەین کە بڵین ئەبێ لە عێراق بکشێتەوە یا بزانین دەکشێتەوە یان نا. لا أستاذ بلين، أنا لا أتوقع، أنا أقول إذا أردنا أن نعرف هل أن الزيارة بالفعل شكلت نا بەڵێن من چاوەڕوانی کشانەوەی تورکیا ناکەم. من دەڵێم ئەگەر بمانەوێت بزانین ئایا سەردانەکەی ئەردوغان بۆ بەغدا هەر بەڕاستی وەرچەرخان بوو یان وەها نییە و تەنها سەردانێکی پرۆتۆکۆلی بووە یان سەردانێکی سیاسیانە و دیپلۆماتیانە بووە بۆ ستایشکردنی یەکتر بووە. هەر بەڕاستیش دەمانەوێت بەڵگەیەکمان هەبێت کە ئەو سەردانە ڕاستەقینە بووە و وەرچەرخانی بەدوادا دێت نەک شتی تر. بێگومان هیچ شتێکیش ئەمە ناسەلمێنێت تەنها هەنگاوە کردەیەکان نەبێت. با باز لە نمونەیەک بکەم. دادگایەکی نێونەتەوەی لە پاریس نزیکەی 2 ملیار دۆلاری سزای دارایی تورکیای داوە لەسەر هەناردەی نەوتی عێراق بەبێ ئاگاداری حکوومەتی عێراق. جا ئەگەر ئەو سەردانە بریتیە لە وەرچەرخان و وەک باسیشی دەکەن سەردانێکی مێژوویەکەواتە با بزانین ئایا ئەو بڕیاری دادگا جێبەجێ دەکات و ئەو بڕەپارەیە دەدات بە حکوومەتی عێراق تا بتوانرێت هەنگاوە هونەریەکانی تر دەست پێ بکەن بۆ هەناردەکردنەوەی نەوت لەو بۆریەی نەوتەوە. جاوەرە سەر دۆسەی ئاو و دۆسەی ئاسایشی ئەگەر ئەو بنکە سەربازیانە و ئەو هێزانی تورکیا بمێنەوە لە عێراقدا ئیتر چۆن دەتوانین بڵین سەردانەکەی ئەردوغان مێژوویی بووە و جیاوازە لە هەموو سەردانەکانی تر و وەرچەرخانە؟ نەخێر وەها نییە. ئەوەی دەمەوێت بیڵێم ئەوەیە گەلی عێراق چاوەڕوانی وابەستەیە کردەیەکانە لەسەر زەوی، چاوەڕوانی دەقی نووسرا و ناکات، چونکە ئەوەی لەسەر کاغذ نووسراون هیچ بە هیچ ناکەن بۆ خەڵک. ئێدی ئەمە ئەوەیە کە عەقڵ باسی دەکات. هذا ما يقوله المنطق. دکتۆر نزار، یەکێ لە پرسەکانی تر ئەوەیە ڕەجەب تەیب ئەردۆغان خۆی لەلایەک وەکو سەرۆکی تورکیا و حکوومەتی تورکیاش بەگشتی لە چ ڕوانگەیەکەوە دەڕوانە عێراق؟ لەو ڕوانگە ئابوووریەوەیە کە باسیەکەن یاخود لە ڕوانگەیەکی ئاینزاییەوەیە وەکو بڵێ بۆ هاوسەنگکردنی بوونی شیعە لە عێراق لەگەڵ بوونی سونە لە عێراقدا؟ کامیانە بەڕای تۆ؟ طبعا هو الاقتصاد يعني فوق كل شيء، لكن للأسف الشديد بێگومان دۆسیی ئابووری لەسەر و هەموو شتێکەوەیە، بەڵام بە داخێکی زۆرەوە ئەنکەرە پەیوەندیەکانی لەگەڵ ئاینزاکان یان تایفەکاندا بەکاردەهێنێت وەک کارتی فشار و کارتی دانوستاندن لەگەڵ حکوومەتی عێراقدا. ئەمەش شتێکی مەترسیدارە. هەر بەڕاستی ڕای گشتی عێراقیەکان لەم دوو سێ ڕۆژەی ڕابردوودا واقعی وڕماوە، بە تایبەتیش کە وێنەکانی سەرۆک ئەردوغانیان بینی لەگەڵ ئەوانەی با نوێنەرانی کۆمەڵگەی سونە ناودێریکردن. هەروەها وێنەی تریش بڵاو کراونەتەوە لەو کۆبوونەوەی لەگەڵ ئەوانەی بە نوێنەرانی کۆمەڵگەی تورکمان ناودێری کردوون. ئەمە بابەتێکی ئێجگار مەترسیدارە. کاتێک سەرۆکی دەوڵەتێکی بیانی سەردانی وڵاتێک دەکات پێویستە ڕێژ لە دەستور و یاسا و دامەزراوەکانی ئەو وڵاتە بگرێت. ئەمە یەکەمین جارە سەرۆکی دەوڵەتێک سەردانێک بکات و دیداری هەبێت لەگەڵ سەرکردە سونەکان لەلایەک و تورکمان لەلایەکی تر. ئەمە هەر بەڕاستی شتێکی زۆر مەترسیدارە و بەداخیشەوە پێکاتەی سونە و پێکاتەی تورکمانیش وەها لە ئەنکەرە دەڕوانن کە هێزی پاڵپشتیانە لە پرۆسەی سیاسی عێراقدا. ئەنکەرەش پێکاتەکانی سونە و تورکمانیش وەها دادەنێت کارتی دانوستاندنن بەدەستێەوە لەگەڵ حکوومەتی عێراقدا. ئەمە بابەتێکی زۆر ترسناکە. بەڵێن زۆر بەڕاشکاوی دەڵێن سونەکان و تورکمانەکان باجی گەورەی ئەو ئەقلیەتە و ئەو تێگەیشتنەشیان دەدەنەوە. ئەمە پێی دەگوترێت پەیوەندی نێونەتەوەی و هیچ پەیوەندی نییە بە پێکاتەکانەوە و هیچ پەیوەندی نییە بە نوێنەرانی ئەم یان ئەو پێکاتەیە. بەڵام زۆر بەداخەوە ئەم جارش حکوومەتەکەی بەڕێز سوودانی سلمان دیەوەکە هانی دەوڵەتی پێکهاتەکان دەدات لەسەر شانی دەوڵەتی دەستور و دەوڵەتی پرۆسەیەکی یەکگرتووی سیاسی زۆر زۆر بەداخەوە. ودولة العملية السياسية الواحدة مع الأسف الشديد. دکتۆر نزار بەرلەوەی بچمە بەشی دووەمی بەرنامەکە بە لێرەدا ئەمەیان بۆ ئەم بەشە دوا پرسیارم بێ کوردی عێراق لەکوێی پەیوەندیەکانی نێوان ئەنکەرە و بەغدادان چۆنی دەخوێنیتەوە؟ طبعا أربيل يهمها جدا أن تكون حاضرة في
المحافل الدولية والإقليمية. لذلك بێگومان هەولێر زۆر بەلایەوە گرنگە ئامادەیی هەبێت لە نێوەندە دەوڵەتی و هەرێمیەتیەکانیشدا. هەر بۆیە هەمیشە دەیبینیت سەرۆک حکومەت و سەرۆکی هەرێمش سەردانی زۆرێک لە وڵاتانی جیهان دەکەن. وەک بارێکی باویش هەرچ بەرپرسێکی بیانی سەردانی بەغدا بکات سەردانی هەولێریش دەکات، وەک سەردانەکەی سەرۆک ئەردوغان بۆ بەغدا و ئەوجا بۆ هەولێر. بەڵێ هەولێر زۆر بەلایەوە گرنگە ئامادەیی هەبێت لە نێوەندە دەوڵەتی و هەرێمایەتیەکەشدا. هیوادارم گوتاری دەرەوەیی هەرێمی کوردستانی عێراق واتە گوتارەکان لە بەردەم کۆمەڵگەی نێونەتەوەیی و لەسەر ئاستی هەرێمایەتی و وڵاتانی دراوسێش لە بەرژەوەندی یەکگرتووی عێراق و لە بەرژەوەندی لێکتێگەیشتنی نێوان عێراق و هەموو ئەو وڵاتانەدا بێت کە بەرپرسانی هەرێمی کوردستان سەردانیان دەکەن. جا هەر هیچ نەبێت لە ڕووی تیۆریەوە هەر ئەمە دەبیستین و لە میدیاشدا هەر ئەوە دەخوێنینەوە. بەڵام نازانم چه گوتارێکی سیاسی و وتووێژێک هەن لە پشت پەردەوە و چی ڕوودەدات لەگەڵ کۆمەڵگەی نێونەتەوەییدا. بۆ خۆم لە ڕاستیدا لەو بڕوایەدام هێزی پەیوەندی هەرێم لەگەڵ نێوەندە نێونەتەوەیەکاندا لە کۆتایی ڕێگەکەدا دەڕژێتە ناو بەرژەوەندی عێراقەوە وەک دەوڵەت. ئەگەر پەیوەندی نێوان هەولێر و بەغداد تەبا بوو لە چوارچێوەی دەستور و یاسادا هەرچەندێک ئەم پەیوەندیانە باشتر بن و بنمیچی خەیرانەکان نزمتر بکەن ئەوە هێندە دەکەونە خزمەتی ئەو سەردانانە و دەکەونە خزمەت پرۆسەی سیاسی و دەوڵەتی عێراقیشەوە. خوا نەکردە ئەگەر بە پێچەوانەوە بوو ململانیە و ناکۆکیەکان زیاتر بوون ئەوە بە دڵنیاییەوە دەبینین بەرپرسەکانی هەرێم هانا دەبەنە بەر کاربەدەستان لە نێوەندە نێو دەوڵەتیەکاندا هەتا فشار بخەنە سەر بەغدا لە پێنا و چارەسەرێکی ئەم کێشە و ئەو قەیرانەدا وەک چۆن لە دۆسیەی موچەدا بینیمان و هاوکاتی سەردانەکەی بەڕێز سوودانی بۆ واشنگتن و ئەمریکا ڕاستەوخۆ کەوتە بینیانەوە و باڵوێزی ئەمریکا بۆ عێراق کە لێنەکانی نێوان بچووک کردەوە و ڕوانینەکانی لێک نزیککردنەوە و هەردوو لای قایل کرد بەوەی بگەنە چارەسەرێکی مامناوەندی وەک دەگوتێت هەردوو لایەنی هێنایە ناوەڕاستی ڕێگەکە. ويعني جلبت الطرفين إلى منتصف الطريق كما يقولون. بەڵێ دکتۆر نزار من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان. دۆسی ئاسایشی وەک دەگوترێ دۆسێ هەرە هەستیارەکەی تورکیا بووە بۆ توێژ لەسەرکردن. سەرۆکی تورکیا دەمێکە لە هەوڵێکی زۆردایە تا لە عێراقدا پارتی کرێکارانی کوردستان بە ڕێکخراوێکی تێرۆریست بناسرێ، بەڵام هەر هیچ نەبێت تا ئێستا پێناچێ حکوومەتی عێراق ملی بۆ ئەو داوایی تورکیادا بێت. Topraklarından Türkiye'yi hedef alan terör örgütü PKK'ya باسمان لەو هەنگاوانە کردووە دەکرێت بنرێن دژ بە پەکەکە و لەقەکانیشی کە تورکیا دەکەنە ئاماند لە خاچی عێراقەوە. خۆشحاڵین بەوەی بە ڕێکخراوێکی قەدەغەکرا و ناودێر کراوە. هەر لێرە بە هاوشانەکانمان ڕاگەیاندووە ئێمە زۆر بڕوامان بەوەیە بوونی پەکەکە لە ناو عێراقدا چەندێک بکرێت بە زوویی کۆتایی پێدێت ئەگەر بە ڕێکخراوێکی تۆرۆریست ناودێر بکرێت. تطرقنا اليوم في مباحثات سەشمان لەسەر هاوکاری دوولایەنەی ئاسایشی کردووە بە شێوەیە کە بۆ هەردوو وڵات گونجاو بێت و ڕوبەڕووی ئەو ئاڵنگاریانە ببینەوە بەهۆی بوونی هێزی چەکدارەوە کە دەشێت میکانیزمی تێرۆریزم بەکاربهێنن و ئاسایشی هەردوو وڵات تێک بدەن. ئەمە بێلەوەی ناوچە دوورەدەستەکانیش پێویستیان بە کۆنتترۆل و سەقامگیری هەیە. ئاسایشی تورکیا و عێراق یەکەیە و نابێت بەدوو. یەکێک لە هەوڵەکانی تری تورکیا بەشداریکردنی هێزە ئاسایشیەکانی سەرتاسەری عێراقە. پێشتر ئەو هێزە ئاسایشیانە هەر یەکەو بە ئەندازەی خۆی یارمەتی لەشکریانەی تورکیایی داوە. تورکیا سەنگی دەخاتە سەر توانایی هێزە ئاسایشەکانی عێراق و هێزی پێشمەرگی حکوومەتی هەرێم. تورکیا گەماروێکی تەواوەتی هەموو ئەندامانی پەکەکەی دەوێت و دواتریش لە ناویان بەرێت. گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان لە قەندیلن. دەمێک ساڵە بنکەکانیان لەوێن وەک شیکەرەوە دەڵێن تورکیا
هەر کردەیەکی لەشکریانە بکە ئەوە پێویستی بە هاوکاری ئێرانیش دەبێت. شاخەکانی قەندیل دابەش بوون بەسەر ئێران و عێراق هەر کاتێکیش پلاندانرابێت بۆ کردەیەکی لەشکری و بەجێ بگەێنرێت ئەوە دەچنە ناو ئێرانەوە و لەوێ دەمێنەوە و دواتر دەگەڕێنەوە هەر بۆیە پێویستە ئەم هەڵمەتە ئێرانیەکانیش بەشداری تێدا بکەن بەڵام هیچ متمانەیەکیش نییە پێویستە چاوەڕوان بین. لە بەغدا بەبێ هیچ گومانێک خۆراواتن بەبێ ڕەزامەندی ئێران نابێت. جای تر ئەنکەرە چۆن دەتوانێت لەگەڵ ئەو هەموو لایەنانەدا یەک بگرێت و توانایەک پێ بهێنێت بۆ هاوکاری. ئەمە قسەی زۆرتر هەڵدەگرێت و بەلای منەوە شتێکی ناواقعیە. دکتۆر نزار نکوڵی لێ ناکرێت کە تورکیا لە هەموو نێوەندێکە یا لە هەر بوارێکە بۆی بڕەخسێ باز لە پەکەکە و بەرەنگاربوونەوەی پەکەکە و لە ناوبردنی پەکەکە دەکات. پێ دوایە عراقیەکان ببنە بەشێک لەو شەڕەی تورکیا لەگەڵ پەکەکەدا؟ استاذ بلين يعني اولا الرئيس اردوغان كان اكثر وضوحا عندما تحدث عن موضوع بەڵێن لە سەرەتادا با بڵێم کە سەرۆک ئەردوغان زۆر ئاشکرایەتر بوو کاتێک باسی لە ئاسایش و تیرۆریزم و پەکەکە دەکرد. لە بەڕێز سوودانی ڕوونتر قسەی دەکرد. بەڕێز سوودانی ناوی پەکەکەی نەهێنا. چەند جارێک وشەی لەوانەیە دووبارە دەکردەوە وەک ئەوەی دەیگوت لەوانەیە هەندێک لایەن هاوکاری تیرۆریستان بکەن لەوانەیە ببێتە مایی هەڕەشە و مەترسی ئاسایشی لەوانەیە ببێتە مایی مەترسی بۆ سەر پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات و نمونەی تریشن. بەلای منەوە نەدەبوایە بەڕێز سوودانی بەو جۆرە زمانە سیاسیە و بەو شێوازە دیپلۆماتیە قسەی بکردایە. شتەکە یەکێکە لە دوان یان ئەمیانە یان ئەویان ناکرێت سەرکردەی هێزە چەکدارەکان بیت و بڵێیت لەوانەیە یان ئەگەری هەیە یان دەشێت قسەی یەکلاکەرەوە لای سەرکردەی هێزە چەکدارەکانە. جا ئەگەر سەرکردەکە ئاوەها بدوێت ئەی ئەوانی تر لە دەوڵەتدا چی دەڵێن و چۆن قسەی خۆیان بکەن ئەمە خاڵێکیان. بابەتەکەی تریش ئەوەیە کە پێم وایە دۆسیی پەکەکە یان بەگشتی دۆسیی ئاسایش و سنوور و تیرۆریزم ئەمانە پەیوەندیان بە هەردوو وڵاتەوە هەیە نەک هەر تورکیا بەتەنیا. دەزانی بۆ چونکە ئەگەر گرژیەکان لەسەر سنووری تورکیا و عێراق بەردەوام بن ئەوە ینی ڕێگەی پەرەپێدان و گەشە دەکەوێتە بەرمەترسیەوە بازرگانی نێو دەوڵەتی دەکەوێتە بەرمەترسیەوە هەناردەکردنی نەوت دەکەوێتە بەرمەترسیەوە تەنانەت سەفەرکردنیش. بۆ نمونە لە وەرزی هاویندا سەدان هەزار کەس دەشێت لە ڕێی زەمینیەوە بۆ گەشت و گوزار سەفەر بکەن ئەمەش دەکەوێتە بەرمەترسیەوە و زیانی لە بەرژەوەندی هەردوو وڵاتیش دەدات. هەر بۆیە لە بەرژەوەندی هەردوو وڵاتە ڕەوشی ئەو ناوچەیە هێور بکەنەوە و هەموو شوێنێکی گرژی لێ هەن نەیهێڵن. بەڵام لە ڕاستیدا وەک لە پرسیارەکەشدا ئاماژەت پێکرد تورکیا دۆسیەی پەکەکە بەکاردەهێنێت هەتا لە نێوەندە نێو نەتەوەیەکاندا وەها دەربکەوێت کە ستەمی لێکراوە. لەبەر ئەوە دەبینیت خاکی لە ناو سووریادا داگیر کردووە بە بیانووی پاراستنی ئاسایشی نەتەوەیی تورکیاوە. خاکی عێراق داگیر دەکات و سەربازگەی لێدادەنێت و بە ڕووبەرێکی فراواندا لە ناو خاکی عێراقدا بڵاو بۆتەوە بە بیانووی پاراستنی ئاسایشی نەتەوەیی. بێ لەوانش کردەی لەشکری دەکات لە ناو قوڵایی خاکی عێراقدا کە وەزارەتی بەرگری عێراق خۆی دەڵێت لە قوڵایی 300 کیلۆمەتردا بە بیانووی پاراستنی ئاسایشی نەتەوەیی خۆی. جا ئەگەر ئەو بیانوانە نەبوایە کە بە پەکەکەیدا هەڵی واسیوە ئەوە تورکیا ئەو کارانی نەدەکرد. لە سووریا و عێراقیش دەکشایەوە و پەیوەندی نوێی لەگەڵ هەردوو وڵاتدا دەبوو. هەر بۆیە دەیڵێم دۆسیەی پەکەکە بیانووە بەدەستی ئەنکەرەوە بۆ بە جێگەیاندنی سیاسەتی لەشکری و ئاسایشیانی خۆی و بەکاری دەهێنێت لە پەیوەندیەکانیدا لەگەڵ عێراق و لەگەڵ سووریادا و تەنانەت لەگەڵ هاوپەیمانێتی ناتۆشدا بل حتى ومع الناتو. دکتۆر بەڕاستی من خۆی ئەوە یەکێک بوو لە پرسیارەکانم ینی لە ناو شاخەکانی قەندیلە چەند پەکەکە هەن ئەوە تا دەبینین بەردەوام هێرش دەکات بەردەوام بردومان دەکات خەڵکی سیڤیل دەکوژرێ لە هەرێمی کوردستانی عێراق یا لە ناوچەکانی تری باکووری عێراقدا. تورکیا وەکو جەنابیشت ئاماژە و پێکرد و هەمووش دەیزانین کە لەشکری ناردووە بۆ ناو سووریا و داگیرکردنی شاری ئەفرین و ناوچە کوردنشینەکانی تر. بەس ئەکرێ پێم بڵێ بۆچی تورکیا شەڕی پەکەکە لە ناو وڵاتەکەی خۆیان ناکە؟ طبعا استاذ بلين يعني هو هذا دليل جديد تضيفه وتسوقه الى
جا بڵێن ئەوەی باست کرد بەڵگەیەکی نوێیە بۆ ئەوەی کەوتم ئەنکەرە کارتی پەکەکە بەکاردەهێنێت تا خۆی وەک ستەملێکرا و نیشان بدات لە پێناو جێبەجێکردنی سیاسەتی لەشکری و ئاسایشی خۆی لە ناو خاکی عێراق و خاکی سووریاشدا. جا ئەگەر بڕیارەکەی ئەوە بواە لە ناو خاکی تورکیادا شەڕی پەکەکەی بکردایە ئەوە بۆی نەدەلووە بچێتە ناو قوڵایەکی خاکی هەردوو وڵاتی عێراق و سووریاشەوە. جا وەگوتم ئەمەش بەڵگەیەکی ترە و سوپاسیشت دەکەم و ئەمەش بەڵگەیەکی ترە کە تورکیا دۆسیەی پەکەکە بەکاردەهێنێت بۆ بابەتە سیاسی و ئاسایشی و لەشکریەکانی خۆی. ئەگەر دەرفەتم بدەیتێ و بگەڕێمەوە سەر پرسیارەکەی پێشوت کە سەبارەت بەوە بوو ئایا عێراق بەشداری دەکات لەو کردە لەشکری تورکیا دەڵێت دەیکات و لە ماوەیەکی تردا بەجێی دەگەیەنێت. بێگومان تا ئێستا عێراق شتێکی ئەو تۆی نەکردووە جگە لە چاوپۆشین و ڕوووەرگێڕان نەبێت لەو کردە لەشکری تورکیا دەیانکات لە قوڵایی خاکی عێراقدا. بۆچی؟ چونکە کارێکی زۆر قرس دەبێت بۆ عێراق وەک دەوڵەت و بڵێت سەروەری خۆی دەپارێزێت و هەمیشەش بۆ سەروەری خۆی دەگری. ئەوجا لەولاوە ببینیت هاوکاری وڵاتێکی بیانی دەکات بۆ بردومانکردنی خاکی وڵاتەکەی خۆی. بێگومان شتی وەها نابێت، بەڵام پێدەچێت وەک شیکەرەوە لەشکری و ئاسایشەکان دەڵێن لەوانەیە سەردانەکەی ئەردوغان دەرفەتێک بکاتەوە لە بەردەم حکومەتی عێراق و لە بەردەم سەرکردەی هێزە چەکدارەکاندا بۆ هاوکاریەکی لەشکریانی نێوان عێراق و تورکیا لەو کردە لەشکری تورکیا باسی دەکات. بێگومان ئەمەش بابەتێکی زۆر زۆر مەترسیدار دەبێت، چونکە ئەگەر ئاوەها شتێک ڕوو بدات ئەوە حکومەتی عێراق هەموو متمانی خۆی لە دەست دەدات و ئیتر لەو کاتە بەدواوە ناتوانێت هیچ باسێک بکات لە سەروەری و سەروەری دەوڵەت و سەروەری بڕیاری نیشتیمانی عێراقی وعن سيادة الدولة وعن سيادة القرار الوطني العراقي. زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ ئێران بەو هێرشەی تورکیا قایل دەبێت بە تایبەتی ئەگەر ناوچەکانی پارێزگای سلێمانی بگرێتەوە. نعم يقبل لأنه يعطيها بەڵێ و قبولیشی دەکات، چونکە بیانوویەکیش دەدات بە ئێرانەکان بۆ هەبوونی هەژمونی خۆیان لە ناو خاکی عێراقدا. ئەمەش بۆ هەردوو لایەن ینی سوود و بەرژەوەندی هاوبەش. دکتۆر نزار سوپاس و پێزانینم بۆ بەشداری لە چاوی واشنطنی ئەم هەفتەیەدا. دکتۆر نزار شکرا جەزیلا. شكرا لكم. شكرا كاكا بالين. شكرا. دوابەدوایی دەستنیشانکردنی دەستەی سوێندخۆران لە دادگایەکی مەنهاتن، دانەڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا و کاندیدی پێشەنگی کۆماری بۆ هەڵبژاردنەکانی ئەم ساڵی سەرۆکایەتی ڕۆژی دووشەممە لە بەردەم دادگادا ئامادە بووەوە. دادپارێزان بە دەستەی سوێندخۆرانیان ڕاگەیاندووە دانەڵد ترامپ یاسای پێشێل کردووە، دەنگدەرانیشی چەواشە کردووە لە هەڵبژاردنەکانی ساڵی 2016دا بەوەی هەوڵی شاردنەوەی دیدارە سێکسیەکانی خۆی داوە لەگەڵ ستۆرمی دانیلز ئەکتەری فلیمە سێکسیەکان. پارێزەرەکانی ترامپ هەر لەو دانیشتنەدا جەختیان کردەوە لەوەی وەک دەڵێن نەخێر ترامپ هیچ هەڵە و هیچ تاوانێکیشی نەکردووە. هێرۆ زەنگەنە لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. هێرۆ خانم زۆر سپاس بۆ ئامادە بوون. بوونی دەستەی سوێندخۆران لەم پرۆسەی دادگاییکردنەدا چ گرنگیەکی ئاسایی هەیە، چ مانایەکی ئاسایی هەیە بۆ ئەم دۆسیەی دانەڵد ترامپ؟ بڵێن خۆی لە خۆیدا پرۆسەی با بڵین کاتێکە دەستەی سوێندخۆران دیاری ئەکرا ئەمە لە زۆر با بڵین تۆمەتەکانی تاوانکاری ئەم دەستەیە دیاری ئەکرێت لە دادگاکانی ویلایەتەکان لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و بۆ ئەم دۆسەی کە ئێستا دۆسەی دانەڵد ترامپ لێرەیە زۆر گرنگە ئێمە ئەوە بزانین کە ئەم دەستەیە کە لە 12 کەس پێک هاتوون ئەگەر یەک کەس لەم 12 کەسە کۆک نەبێ لەگەڵ 11ەکەی تر ئەوە با بڵین بڕیارەکە نادرێ. بۆ نمونە ئەگەر 11 کەس لەوانە پێیان وابێ دانەڵد ترامپ تاوانبارە، یەک لەوانە پێی وابێ تاوانبار نییە، تاوانبار ناکرێت، ینی بەبێ بڕیار ئەمێنێتەوە. ئەمەش شتێکە جارێ نازاندرێ، هەندێک کەس باز لەوە ئەکەن کە لەوانەیە هەوڵ بدرێ کەسێک لەوانە با بڵین
دانەڵد ترامپ بە تاوانبار نەزانێت یان چەند کەسێک لەوانە دیدێکی جیاوازیان هەبێ بەڵام ئێستا ئەوان چاودێری ئەەکەن گوێ لە هەموو دۆسێکە ڕائگرن لە پاشان بڕیاری خۆیان دەدەن. تاوانەکە چێ هێرۆ تاوانەکە هەر ئەو پەیوەندی گوماناویەی ترامپە بەو ئەکتەرەوە یا مەسلەی پارەدانەکە و بێدەنگکردنیەتی چیتر هەیە یاگنی؟ بەڵێن خۆی ئێمە ئازانین کە ترامپ بە 34 تۆمەتی تاوانکاری با بڵێن تۆمەتبار کراوە. یەک ئەوەی کە ئێستا کە زۆر جەختی لێ ئەکرێتەوە ئەوە نییە کە ئەم پارەی دابێ بە ستۆرمی دانیال ئەمە زیاتر جەخت لەوە ئەکرێتەوە کە ترامپ هەوڵی داوە بە تاوانێکی تر بشارێتەوە گوایە بە تاوانێکی تر ئەشارێتەوە ئەمەش لەوەیە بۆ ئەم مەبەستەکەشی لێرە ئەوە بووە کە لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردن بۆیە ئەمە بەستراوە بە هەڵمەتی هەڵبژاردنەوە بۆ ئەوەی خەڵکی نەزانن ئەمە چیکرۆت بۆیە ئەمجا ڕۆشتووە ئەم پارەی داوە گوایە بە ستۆرمی دانیال بۆ ئەوەی با بڵێن ئاشکرا نەبێت و هەر ئەویش نییە چەند دۆسەیەکی ترەوە یەکێکی تر لە بابەتەکانی کە لەم دادگایکردنەی نیویۆرک یا ئاماژەی پێکرێ مەسەلە لە مڵک و ماڵەکەیەتی لەوێ کە گوایە ئەم مڵک و ماڵەشی کەمتر با بڵێن مەزەندە کردووە بۆ خۆدزینەوە لە باج بۆ کۆمەڵێ شتی تر کە مەبەستی تر هەرچەندە با ئەوەش بیر نەکەین ترامپ نکۆڵی لە هەموو ئەو تۆمەتانە کردووە کە ڕوبەڕووی بوونەتەوە. بۆیە ینی ئێستەیەکێ لە شتە هەستیارەکانی کە بازەکرێت لە پەیوەندی بە هەڵبژاردنەوە مەسەلەی چاواشەکردنی دەنگدەرانە گەوادەران چێن لەم پرۆسەی دادگاییکردنەوەی کە دەستی پێکردووە. کۆمەڵێک خەڵک بێگومان بانگەکرێتە دادگا و ڕۆژی با بڵێن سێشەمە یەکێک لەوانە دەیڤد پاکەر بوو بەڵێن دەیڤد پاکەر کەسێکە کە هەتا ساڵی 2019 با بڵین کۆمپانیایەکی بەرهەمهێنانی میدیایی هەبووە وەکو باس ئەکرێت گوایە ئەم لەگەڵ مایکل کۆهن و ڕێک کەوتون کاتێکە ئەم کۆمپانیایە چۆنڵی بەسەر هاتەکانی خەڵکیان کڕیوە کەسێک بڕوا قسەیان بۆ بکە بۆ ئەوەی ئەمان بێن ئەمە بڵاو بکەنەوە زۆر جار بۆ ئەم بەسەرهاتانە کە بزانن بۆ خوێنەر گرنگە خوێنەری زۆرە بێ پارەش ئەدەن کاتێکە خەڵک ئەڕواتە لایەن ئەمە زیاتر گوایە بەکاری هێناوە بۆ ئەوەی کە بزانن چی لە دژی ترامپەیە و لەگەڵ مایکل کۆهنە کە پارێزەری پێشووی ترامپ بووە بە ترامپ بوترێتەوە ئەم باسی ئەوە ئەکا کاتێکە چۆن با بڵێن بۆی بزانن چی هەیە دژی و پارە بدەن بە خەڵک بۆی قسە نەکەن ئەمە یەکێک لە شتەکانەوە هەروەها مایکل کۆهنیش یەکێکی ترە لە گەواهی دەرەکان هەرچەندە مایکل کۆهن دەزانی کە ئەو تاوانبار کرا لە دۆسەکانی ڕابردوویە ئێستا ئەمانەڵەن چۆن ئەبێ متمانە بە کەسێک بکرێت کە ئاڕێدی کە ببوورە خۆی لە خۆیدا تاوانبار کراوە بەڵام ئێستا دەڵێن گەواهیدانەکەی دەیڤد پاکەر وای لێ ئەکا جەخت لە قسەکانی مایکل کۆهنیش ئەکاتەوە بەڵێ ئەمە بێجگە لە چەند گەواهی دەرێکی تریش هەیە ئەڵبەتە ئێرۆ ئەمە تەنها داوایکی یاساییش نییە لەسەر ترامپ ژمارەیە داوای یاسایی تریش هەن لەسەر بەڵام ئەم دادگایکردنە تەنها دادگایکردنە کە پێش هەڵبژاردنەکەی مانگی 11 بەڕێوە ئەچێت لەوانەیە ئەوەکانی تر بکەونە دوای هەڵبژاردنە تەنها دادگایکردنە کە ڕەنگە کار بکاتە سەر ترامپ یاخود دەڵێن لەوانەیە کار بکاتە سەر لە ڕاوەرگرتنە گشتیەکانە چۆن ڕەنگی داوەتەوە بڵێن بەپێی ڕاوەرگرتنێک دەڵێن کە لە سەدا 50 ئەو کەسانی کە دەنگدەری سربەخۆن لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئاماژەیان بۆ کردووە کە ئەگەر دانەڵد ترامپ تاوانبار بکرێت دەنگی پێنادەن لە 150 ئەو دەنگدەرە سربەخۆکان بەڵام لەگەڵ ئەوەشدا کاتێکە دێتە سەر مەسلەی ڕاوەرگرتنەکان سەبارەت بە ئابووری ئەمریکا هێشتاش بەپێی ڕاوەرگرتنێکی نوێ کە بڵاوکراوەتەوە لە 41 ئەمریکایەکان بڕوایان وایە ترامپ بژاردەیەکی باشترە بە بەراورد لەگەڵ بایدن بۆ ئابووری ئەمریکا. یەکێ لە خاڵەکانی تری ژێرۆ کە ئاماژە پێدەکرانی بە تایبەتی لەو ستانانی کە بە گرنگدا دەندێر وەکو لە پێشەکی بەنامەکەش ئاماژەم پێکرد مەرج نییە دەنگدەرانیش خۆیان یەکلا بکەنەوە بەلای بایدن یا بەلای داناڵد ترامپە لەوانەیە خەڵکی تریان پێ باش بێ ئەگەر نەبوو ئەو کاتە دیسانە بێ ڕاوەرگرتنە گشتیەکان بتوانین قسەی لەسەر بکەین. یەکێکە لەو هەڵبژاردنانەی بەڵێن کە دەکرێت چاوەڕوانی زۆر شتی
تربین لە دواییە بێتە پێشەوەی مە نازانین هێشتا بەڵێ بێپێشین هێشتا کۆنگری حیزبەکانیش نەکراوە خۆی هەڵبژاردننی ئەمریکا بە تایبەتی سەرۆکایەتی ینی شتی زۆر سەرسوڕێنەریتیا دروست دەبێت هێرۆ زۆر سپاس دەکەم سپاس بۆ تۆ هەربژی ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆشم بەڵێن ساڵح بەسەر بفەرمونون هەر لە خۆشیە جێتان.